منداڵەکەشی دێنێ ئەڵێ بۆ دایک و باوکم بیگەڕێنەوە چی لێکەن من ئەوە کەسمە دیندار کەسمە لە قۆڕانیە ئەو شتە سێ چوار شەو دیقەتی دیندارەدا دیندار شەوان دەرەچێتە دەرەوە دیندار تۆ ئێواران تۆ گایل و نێگەل و هێناوەتەوە شەوان بۆ دەرەچی لە نەنجشی بیستووە خەڵک هەیە عەشقی جنۆکە ئەبێ و شەوانە چن پیا و جنۆکەیەکی ئافرەت ژن ئەیکاتە دۆستی خۆی و جنی لێمارەکراوە و ئەو ئەفسانانەی ناو کوردەواریانە ئەڵێ بەخوا ئەمە هەردوونە بێت دیندار عەشقی جنۆکە بووە شەوێ دوانسیان لە شەوی سێمە ئەبینێ دیندار کۆمەڵێک پلیاسکە و تورەکەی کۆ کردوتەوە چەکێکیشی پێ خاتە سەر شانی و بەشمەی ئەسپەکەیە گرێ و ئەڕوات بەهارەیەوە دوای کەوێ بەڵام ناوێرێت شەوە تاریکە ئەڕوات جوێ لە دووری دوورگە بێت و نازانم چی ئەگەڕێتەوە کە ئاشکرا ئەبن لە لای یەکتری دینداریش لەوە ئەترسێت نەوەکو ئەوە گرۆ نادبێتی گرۆ مختاری گوندەکەیە جاسوسی گوندەکە بەکرێ جیراوی پیاوانی پیاوی تورکە کە ئاشکرا ئەبێت و دیندار ئازوقە و نامە و هاوکاری بۆ ناو گەریلا ئەبا پێی حەنتیکە ئەبێت دەرکەوت ئەمە وەکەڵێن تەنزیمیشی داخلیە دیندار کابراجی هەموو دیەکەی هەر خەڵەتاندووە بە شێوە و بە تەسەڕوفاتی خۆی کەچی ئەم جوامێری لێ دەچوو لێرەیە هەموو دەستی لە هەموو شتێکە بنی هەمبانەکەیە جێرە بێ دوا لە قتەی ئەو ڕۆمانە یعنی ئینسان چەندێک خۆفرۆش بێ لە سەر زمانی ڕابەرە سیاسەکەی ئەڵێ عەبدوڵڵا ئۆجەلاوی پێێتی ئەگەر لە سەتا یەک لە هەر مرۆڤێکە 99 خیانەت بوو یەک دانەی پاچی تیاما بوو ئێمە ئەبێ لەسەر ئەو یەک بەشە ئیش بکەین هەتاکو 99 بەشەکەی تری لێ خارە نەکەینەوە جا فعلاً ئەمەیە لێرەیە لە چیا بەردەستە ئەبێ لە هەموو خۆی ئەو هەموو خیانەتە و ئەو هەموو کارە ساتێ بەسەر میلەتەکەی خۆی نزیکترین کەسی خۆی هێناوە هەموو لە دواساتی یەکیانەکە یا ئسیشێ بێت منداڵی لە دەستەچێت بەهاری لە دەستەچێت هیچی بۆ نامێنێتەوە کە لە شوێنێکە زۆر جوان وەسفیەکە تەمەشایکەن کە هێرشێک ئەبەن سوپای تورک ئەڵێ سەگەکان لە پێشی پێشەوەیە دوایەوە سەربازەکانی تورک لە بینی سەربازەکانی تورک و سەگەکان گوندپارێزانن باڵێن جاشەکان یەکێک لە گەریلەکان هاتۆتەوە خۆی تەسلیم کردوێتەوە ناوی عەباسە عەباس خیانەتکار دەچووە ئەنجە چۆتەوە دەستی لەگەڵ سوپای تورک تێکەڵ کردووە چاوساغی بۆ سوپای تورکەکە لە پێشی سەگەکانیشەوە دایاناوە عەباسی خۆفرۆش عەباسی کە بۆ کردەوەیکی با بڵێن ئۆپراسیۆنێکی سەربازی دەرەچین وەکو بڵێن تەمشید بۆ سەر شاخەکە گەریلایەکیان بریندارە بێت یە برینەکەی زۆر زۆر سەختە بێت ئەمە زۆر تراژیدیایەکی زۆر ناخۆش و کۆمەڵێک دیمەنی نامۆڤایەتە تایە بە برینداری ناکرێتە دەستیان بەڵام هەر بریندارە بێت و بەس ئاسەواری خوێنەکە دیارە یەکێک لە سەربازەکان یەکێک لە گوندپارێزەکان ئەڵێوە شوێنەواری خوێنە ئەمە هەبێنە بێهی گەریلایە هەتا گەنە سەر گەریلاکەکە گەریلاکە شەهید بووە ئەمجا دێن دەست بە ئەتکردنی ئەو گەریلایە پێش هەموو شت سەری لێکردن بە پۆستاڵ ئەسینەوان سەری ڕەسمی لەگەڵا ئەگرن هەمووی خۆیەکاتە پاڵەوان کە گوایە ئەوە منم ئەو گەریلایەم شەهید کردووە دیمەنێکی تریشمان هەیە لە پێشتر کە ڕووی داوە لە گوندێکە هەماشیەوە چۆن ئەڵێ لێرە حەملە ئەکرا لە پرۆسەکانیان ئافرەتیان جیا کردوێتەوە پیاویان جیا کردوێتەوە
لەوێش هەمان دیمەن دووبارە بێتەوە پیا و ژنیان هێناوە دایاناوە نقطەی زۆفی پیا و ژنەکەیەتی هیچ ژنەکەش پیاوەکەوێتی پیاوەکە دەردێنن ئەڵێ تۆ کوڕەکەت اتحاد کردو بەناو گەریلا ئەتراف بکە دانی پیانانی ئەڵە ژنەکەت کوانێ ناڵێ وە ژنەکەمە گوند پارێزەکە کوڕی قەلەنگە ناوی قەلەنگە کوڕی مختارەکە پێڵێ ئەمە ژنەکەیەتی ئەوش دیسا وەسفی ژنەکە ئاکا کە چەندێت جوان و شۆک و شەنگە ژنەکە دێنێتە پێشەوە پێش هەموو شتێک دەست بۆ یاخەیە بات ئەوانەی ڕوو دەکاتەوە اینجا بۆ پیاوی کوردەواری و بلادێیی ئەمە ینی بیکوژە گەلێ گەلێ ئاوەلترێت لەو دیمەنەکە ئایبینێت بەڵام لەگەڵ ڕۆژا ڕووسری زۆر زۆر بەجێریشمانەیە یەکێ لە ئافرەتەکان پێچەکەی خۆی ئەکاتەوە ئەیکاتەبان سیم و شانی ئەو ئافرەتە پیاوەکە شەگرن ئەندامی نێرینەی پیاوەکە ئەبڕن یعنی سوپا تۆ ئێوە یعنی حەقتان ئەمەنا با بڵین بەرامبەر ئەم میلەتە هەبێت ئێ مرد کوشتت تۆ کوشتتەوە چ پێویستەکە تۆ ئەتکی بکەیت هیچ دینێ هیچ ئاینێ هیچ کللتورێکی هیچ نەتەوەیە لە دابوونەریتی کەسانیە ئەم شتانە بکرێت ئەم شتانە کاک یەحیا هەمووی وێنا کردووە لە دواییە هەموو دێتەوە خۆشخۆی لە هینی تورکا هەیە ئەوە قازوق یانیش کردووە ئەوەش ناشرینترین شتەکە باسی قازوقیشی کردووە باسی ئەوەشی کردووە لەو ڕۆمانەیە کە یەکێ لە سەربازەکانی تورک ئەڵێ من دایکم یەکە و باوکم هەزار یعنی خۆی بە زمانی خۆی ئەڵێ من دایکم یەکە و باوکم هەزار یعنی وە هەمومان تێگەی مانای چیە یەکێک بە زمانی خۆی وا بڵێت کە تۆ چ چاوەڕی چی لێەکەی چاوەڕی چی لەم کەسە ئەەکەی لەم مرۆڤە ئەەکەی کە حەیفە پێی گوترێ مرۆڤ برازای هەموو ئەمجارە گەریلایە کە دەرسن بۆ چێو ماڵکردن ئەمجارە کوڕەکەی خۆی ئەڵێ باوە ئەمجارە یوسفی تایە یوسفی ئامۆزامی تایە تۆچی تەقاکەی ئەگەر یەکێ لە گولەکانت بەر ئامۆزاکەم کەوت ئەوەختە چی جوابی خۆتە دەیتەوە من یوسفی ئامۆزام خۆشەوێ بەیەکەوە گەورە بووینە ئەلێوێ یایتر کە بریندارێ بێ هەموو ئەبینێتیش بەس دەستێکی ئەنی بە دەستێکی پۆڵین تەفل تونایەنەکەن یعنی بەفربارینە کەش و هەوا هەرچەنە زانیاریان لەلا هەیە هەرچەنە تانکیان هەیە هەرچەنە کۆکتەریان هەیە هەرچەنە هینیان هەیە بەڵام زەرەرێکی ئاوا ئەکەن سەریان لەو سوپایە تێکداوە سەریان لەو جاشانە تێکداوە کە جیاوازیەکە ئەبینێت بریندارەکانی خۆیان بە کۆپتەر ئەگەێنەوە مستەشفا و باڵێن خەستەخانە بۆ تیمارکردن و بوون پارێزەکانیش لەم ناوەن باڵێن جاشەکان هەموو غیرایی گرێت منیش چەند ساڵە پێش ئێوە کەوتومە چاوپاژین بۆ ئێوە کردووە خزمەتی ئێوەم کردووە من ئەولاترم کە بمبەنەوە زووتر تیمارم نەمرم بۆچی فەرق و جوداییەکە کەواتە ئێستاش یوسفی برازانی تایە سەرکردەی با بڵین ئەو هەڵمەتە سەربازیە لەسەر دارێکەوە ئەوەستێ ئیتر هەموو هیچی پێ نامێنێ بریندارە هەر ئەوەتە نووزەی لێوە دێ ئەم منە تااقەتی هەیە کە دەست بۆ کڵاشین کۆفەکەی بەرێت و ئەو ئەفسەرە ئەکوژێت ئیتر خۆشی گیانەدا ئیتر وەکو بڵێ پێش ئاسوودا ئەڵێ ئەو هەرکوڵا هەرکوڵا بۆچی ئێستا جوانتر بووە ئەم دەشت و دەرا هەر دەشت و دەرەی جاران بوو بۆ جاران ڕقم لێیە بۆوە بۆ ئێستا خۆشی یعنی ئیتر ئەمە با بڵێن وەسەرخانێکی زۆر زۆر لە بینی ئەو دوو کەسایەتەی ئێستای هەموو کەسایەتەکەی پێش ئەم ڕووداوانە زۆر جوان وەسفێکە زۆر بە جوانی وەسفێکە ئەلێ وێشا سەربازێکی تورک کە ئەو دیمەنە ئەبینێت و کە لەی سەرە پسراوە و لەوێ خوێن هەڕوات و ئەوە ڕووی خۆڵە کەوتۆتە ئەم ناوە ئەویش هاوارەکە وەکو مەیمون هەڵە بەزێتەوە لێ وەسفێکە لێ وەکو مەیمون هەڵە بەزێتەوە
ئەڵێ ئەمە هیچ چارەسەر نییە چەکداری نە ئەوان لە ناوەبا نە ئێمە بە هێز دەکات چەکداری نە ئەوان لە ناوەچن نە ئێمەش ئەگەینە ئامانجی خۆمان ئیتر هەر قسانە ئەڵێتەوە هەر قسانە ئەڵێتەوە وا پیشانەدا کە عقلی خۆشی لە دەستدا بێت و ئەو هەموو دیمەنە ناشیرنەی بینی بێت دیمەنە قێزەمگانە عقلی لە دەستدا و ئیتر پێت ناڵێ بۆ کوێڕوا بەڵام ئەڕوات وەکو مەیمون هەڵەبەزێتەوە کەواتە ناو تورکیشە خەڵکانێک هەن لەناو عەرەبیشە لەناو فارسیشە خەڵکانێک هەن بڕوایان بەو خەڵکردنە نییە بڕوایان بەو دژایەتیکردنە نییە بەڵام ڕێژەکەیان چەندێکە چەندە چۆنە چۆن بتوانرێ هەماهەنگی لەگەڵا بکرێت چۆن تەنسیقیان لەگەڵا بکرێت چۆن هاوەهەنگی بین لەگەڵ یەکتری ئەوە ئەمێنێتە سەر با بڵێین لایەنی سیاسی و سەرکردەکانمان ئەلێرەیە کە وتم ئێستا پێتان ئەڵێم یەکێکشە لە شێوەکارە هەرە باشەکانی ئەوروپا ئێستا لە ئەڵمانیا ئەژێ لە چەندین پیشاگای نێودەوڵەتی بەشداری کردووە چەک داهەنێ لە ناو گەریلا بێر و باوەڕە دێتەوە سەردەمانێک لە وەکو کارێکار تێرست لە ڕوودا و پیش دەکات بەڵام پێشەوەی بێتە کوردستانی خۆمان کە چەک دانێ ئەچێتەوە حەلەب لە هەوڵەدا بەرداوای بە ژیانی خۆی بێت لە حەلەب بژێت بەڵام لە سیڤەکەی خۆیە ئەڵێ چەندین جار هەڕەشەم لێکشەوە هەڕەشەی کوشتن لەلایەن بەکەکەوە بۆیە بە ناچاری سووریاشم بەرجێ هێشت و چوومەتە ئەڵمانیا ئێتر ئەوە چۆن لێک ئەدرێتەوە چۆن لێک نادرێتەوە بە ئەمانەتەوە من وەرم جێڕاوە خوێنەر خۆی ئەبێ حکم بەدا ئەمە چۆنە و ئەمە چۆن نییە ڕۆمانێکە وەسفی ناکەم شانی خۆیە بەڵام زۆر بەداخەوە دەستگایەک نەبوو بۆنی چاپکە بە ناچاری 50 دانم زۆر بە هەژارانە چاپ کردووە وەزیفانی خۆم ئەوە مامۆستاوازی خێزانم دانیشتووە کە زۆر سپاس دەکەم لە هەموو شتێکە هاوکارم بووە بڕوات بێ لە موچەی خۆم 50 دانم لێی چاپ کردووە کێشەشێکم کردوێتە برادر بۆ نقطە ئەو کردیش بەس وتمە نەفەوتێ بمێنێتەوە کاری زۆرم کردووە ئەوە فەوتاوە کارە باسی کرد سەنتەری برایەتیمانە بەردەیان دکتۆرانامەی ماستەرنامەم وەرجێڕاوە بەستەدان بابەتم بۆ سنتەرەکان وەرجێڕاوە بەڵام ئەلەوێ مخەیەریان کردووە حەق دەستەکەت ئەوێ یان ناوەکەت ئێمەش کە ئەو کاتە قەزانێمە هەمومان ئاوارە بووین لاولێ من پێویستیم بە ناوەکە نەبوو ئەو کاتە ینی پاداشتی وەرگێڕانەکە باشتر بوو دەیان کتێبی ئەوان فەوتاوە بە بێ ناو ئێستا هی منە بەڵام ناوی پێوە دەیان بەسەدان ماستەرنامە و دکتۆرانامەم وەرجێڕاوە بەبێ ئەوەی ناومی پێوە بێ ڕۆیشتووە کاک تارق قسەیەکی جوانی کردوتی حەقایە ڕیپۆرتاژەکانی بکاتە هین زۆر بە تەواضع ئاڵێم بەڵێ بڕواتان لێ کەم کەسەیە شان لە شانمدا بۆ نووسینە ریپۆرتاژ بە فترەتیش بوومەتە ڕۆژنامە نووس یعنی ئەلامم تەواو نەکردووە دکتۆر عەبدولقادر ماڵ یەکێک بوو لە دکتۆرەکانی مامۆستای من بووە لە کولیا خەریجی کولیا علومم قسمی فیزیا کە زۆر دوورە لە وەرجێڕان زۆر دوورە لە فۆتۆگراف زۆر بەس کاک تارق غەبلێشی لێ کرد باسی فۆتۆگرافەرەکەی نەکردم یەکەمین کەس بوو مامۆستاجیان معرەزی فۆتۆگرافی بکەمەوە لە 2004 دوای ڕووخانی ڕژێمی سەدام چی پەیکەری سەدامی ڕووخاو هەبوو هەموویم تەسویر کرد و کردمە پیشانگایەک ئەوە هەر مایەوە لە پیشانگایەکی نێودەوڵەتی بەشدارە کرد وەکو فۆتۆگرافەر
وەکو نووسەریش قسەیەکی دکتۆر عەبدولقادر هاتەوە بیرم لە 87 یا 88 بوو حەزم لە وەرگێڕانی کتێبێک بوو ناوی مەبادئ علم الفلك بوو هی دکتۆر طالب ماهر الخەفازی رئیس قسمی فیزیا بوو لە جامعەی بەغا مدیری برجە فەلەکیچیەکەش بوو قوبەت فەلەکیچیەکە مامۆستا دکتۆر عەبدولقادر ئاگادارمی کردووتی ئاگادار بە لە خۆتەوە وەری نەجێڕوو وتم بۆ وتی موافقە وەرگرە بۆیە لەگەڵ مامۆستایە باسی ئەومان کرد جا موافقە وەرگرتن ڕاستە ئاگادارمی کردەوە ئیتر وەرگێڕانەکەم کردە ئامادەکردن لە بواری فەلەکیشا کتێبێکم هەیە لەسەر گەردوناسی تاکە کەسیشم پێم وابێ لەسەر سێگۆشەی بەرمۆدا کتێبێکم هەیە کتێبێکی کتێب نییە ئەنی نامیرکەیە هیچ جیرفانە هەر بە ناوی کوڕەکەمەوە ناوە نەواز 300 وشەی کوردی عەرەبی جۆرجیە لەگەڵ پرۆفیسۆرێکی جۆرجیە بە هاوکاری ئەو بەڵام ئەو 1000 دانەم لێی چاپ کرد ئەوە تەلەبەکانی ئەوێ زۆر ئیسفادەیان لێ کرد ئەوە تا بگەرە دامە ئیتر حالی حاضر کاکتار باسی جغرافیای هینی کرد جغرافیای ڕۆژاوا ڕۆمانێترم وا لە بەردەستە تەواو بووە ساڵێکشی بێتەوە بووە لە چاپخانەیەکە چاپخانەکەش ڕێزی بۆیان هەیە دەستی پێەکە ساڵێکە بێ هەرەڵێن ئەمڕۆ سبەی هی ڕۆمان نووسێکی ئافرەتی ڕۆژاوایە ئەلێوێ یا باسی جوگرافیای سووریامان بۆ کوردستانی سووریا باس دە کەسایەتی ئافرەتێک دەکات کە چۆن لە بینی دوو ناستامایە خۆی بوون کردووە ناوی مەها حەسانە ئێستا لە فەڕەنسا ئەژێت ئەویش بە موافقەی خۆی بە تەکلیفی خۆی وەرم جێڕاوە بەڵام وە ساڵێکەوە لە چاپخانەیە تا کوردستان بەچەند نەگەیشت ئەلێوێ یا باسی کۆمەڵگەی کوردەواری و سۆڤیەتی باسی هەستەکە باسی شارێکی وەکو کەرکووکە دایکەکە عەرەبە دایکەکەی تری تورکمانە باوکەکەیان کووردە ئەلەوێ خاڵوان تێکەڵبوونا ئەمە لەبەر ئەوە ئەمە لەبەر ئەوە ئیشاڵڵا ئەگەر دڵیان نەرم بوو چاپیان کرد ئەوەش بەخێر داوای لێبوور نەکەم سەرتان حدێ زۆر مەجارێ ئازادیەکی باشی تێدایە ڕەنگەوە لە ئاستی لوبنانە نەبێ بەڵام وەکو دەوڵەتەکانی تر نییە کە بڵێی سانسۆر هەیە و زۆر ڕژن لەسەر ناوەکە ئێستا کتێبێک تۆ لەسەر کوردستان لە تاران شاپەکە هەر کتێبێ بێ لەوە ئەچی لەبەر بارودۆخە ئابووریەکە بێ ئەگەنا ئێرانیش دەوڵەتێکی تۆزێ زۆر بە سانسۆرە هی خەباتکارێکی وەکو هین کەریمی حسامی کە دژی ڕژێمی ئێرانە دەبیرەوەیەکانی لە تاران چاپکرا ئەو هاتۆتەوە ئەمە بارودۆخە داراییەکە ڕەنگەوەی فەرز کرد بێ چاو خۆشی دەکرد بە پارە و بە بەرکی هەموو شتێدا بووە بەڵام لە میسر ئازادیەکە هەیە مامۆستا عادی فەرمووی وەڵام من لە ڕاهانی ڕۆمانەکەیە دیارە زانیاریەک تەیە کاک لە بەس دەربارەی ئەو یەحیا سۆڵوەیە من وا هەست دەکەم کە ماوەیە لە ڕووداو لەگەڵمانە ئیشە کرد دوایی ئەتەساکە بەکەکە تیرۆریکە نەڵەمچی من وا هەست دەکەم ئەم ڕۆمانەی نووسی وەکو با بڵێن سەلماندن و پاچی خۆی یان با بڵێن وەکو بەرگریکردنێ لە خۆی تووشی من نازانم باسیەوە نەکرد ئەم ڕۆمانە کاتێک نووسیوەتی کە تۆڵەی لە ناو ئەشکۆتا بوو با بڵێن شەڕبانی گەریلا بووە و با بڵێن لەوێقی بووە خۆی ئەو شوێنە ئەو ڕۆژاوایە با بڵێن هێڵێکی تری پەکەکەیە یعنی ئەوەی قەندیل نییە ئەوەی قەندیل نییە یعنی هەستا هەیە لە باڵێن لە بوستان هەیە لە کەرکووک هەیە یعنی هەمان ئایدۆلۆجی نییە یعنی هەمان ئامانجە
بە هەرێکی بە شێوازێک دەیکەن حتا وەختی بۆی مارکسیت شوا بوو مەسەن زۆر دیمترۆ بەنەوعێکردی لە بڵغاریا مە لە بڵغاریا ماوسیتۆن بەنەوعێکردی کێمێلسۆن بەنەوعێکردی لۆران کابێلا بەنەوعێکردی کورد بەنەوعێکردی وەکو کۆمەڵی مارکسی والحاصل من وا هەست دەکەم ئەم کابرایە شتێ سەخەتی کردووە یان لە دەستی شتێک دەرچووە با بڵێن ویستێتی ئەم بەم ڕۆمانە پاکانە بکە بۆ ئینەکەی خۆی ئەگەر ئەم ڕۆمانەی پێش ئەوەی کەوا تاوانبار بکرێ و بەدوایە بڕۆن ئەگەر نووسیبێتی ئەمە شاکارێکی گەلێ گەورەیە بەڵام ئەگەر بۆ پاکانەی خۆی بێ ئەوە معنای وایە ئەم کابرایە با بڵێن باوەڕی نەبووە بە ڕێبازەکە باوەڕێکی تەواوی نەبووە بە ڕێبازەکە باوەڕی بە ڕێبازێکتر هەبووە تێگەی حەزم چۆنە یعنی من پێڵن سەنگەرگۆڕینەوە چونکی لەناو کووردا سەنگەرگۆڕینەوە زۆر احتیاطیە ئەوە ئەبێ بەڵام تۆ معلوماتت هەیە لەسەر ئەمە ئەم کابرا چونکی من هەموو ڕۆمانەکانی زاندۆست خوێندەوە زاندۆست ئینسانیە سیاسی نیە بەڵام ئەمەی ئەم زیاتر سیاسیە طبعا کۆمەڵایەتیش بەشێکە لە سیاست جیان ناکرێتەوە لێ بەس جوانی هێناوە یعنی ئەوەی کەوا بۆ عەدالەتی چییە ڕەنگە من وا هەست دەکەم ڕەنگە خەتای گەریلا بێ تۆ چیەڵێ یعنی من ئەمە وەکو فکر باشە بە ئەمە خۆمان مناقەشەیەکی کرد مامۆستاجە لە 88 ئەسێتە ریزەکار لە 2000 هەتا 2000 چەکدار بووە بەڵێ هەتا 2000 چەکدار بووە ئەلەوێ لە چوارچێوەی خوێندنەوەی ڕۆمانەکەیە گەریلایەکی ئاپۆیی ئایار 24 دیارە لە زۆر شوێنە با ئێمە خۆمان نەکەینە تەرەف نەخێنەوەی ئەمە یا باوانە بێ لە زۆر شوێنە پەلار بوو یەکێتی و پارتیە تا بەزێتە سەریان سیاسەتان نەوازێتە لە زۆر شوێنە شەرتیش نییە ڕاستەخۆ ئەوەی کە گوتت مێژووی خەباتەکانەوە بەڵێ هەمووی بێتە ئەیار 24 بەڵام واسێنانەکەی لەسەر چی بووە ئەوە شخصی لە خۆی نەپرسیوە ناشێت ئەکید نایێت دێتەوە سووریا لە سووریا دانیشت نایەتەوە ڕاوێ هەولێر بوو سلێمانی ئەلەوێ دانیشێ ئەلەوێ هەڕەشەکەی بۆ لەژێر شاعر ڕزێمی بەعسی سووری یانە وەختە حەلەب و مەلەخۆ بەس شێخ مەقسوود دەچی ئەوە کوردی ئەڵێ 2008 بەهۆی هەوڵەکانی پەکەکەوەتی ڕوو دەکاتەوە لە سیڤەکەی خۆی نووسی وتم سیڤەکی خۆتم بۆ بنێرە لە دوای هەراکەی سووریا لە 2011 ئەوە هیچ شێوەیەک ژێر سایر ژەم باڵێ یعنی وەکو نادیمەن هاتۆ بەناوە دیار وایە دیارە وایە دیارە بۆ من و بۆ تۆش بۆر بەڕێزیش تریش قابلی گومانە لەوانەیە ئەمە شتێکی کرد بێ بۆیە پەکەکە هەوڵی یانی ئەوە باسکردنیە من وای خوێندەوە بەڵێ ڕەیە بەڵام لە خۆیم نەبیستوەتەوە ئەمەش ڕۆمانەکاری ڕۆمانەکە پاکانەیە هێرشکردنەکە یان هەڕەشەکردنەکە چی بووە تر ئەوە جەنابیشتنی دێشی بپرسی لەوانەیە بەدرستی کرد ئەوە نهێنیەکە بۆ خۆی ئیشێکی فەنیە کاکی سیاسیە ئەمان ئاوێتەیە بە ئاوێتەیە شەک نییە تۆ ڕەتی آخر دکتۆر ئەزانی چۆنە لە دوای شۆڕشی بەرچەپێکانەکە بوار هەبێت لە دوای شۆڕشی بەرچەپێکانە لە سۆڤێت ڕۆمان نەما ئیبداع نەما حتا ئەو میخایل شۆڕۆخۆفە ڕۆمانەکەی دزیوە دۆنە هادەی خۆی نییە بۆ لەبەرەوەی خوشکەکەی لینی نازم نای ئانایە چییە وتی بابە دیعایەمان بۆ کەم لە دوای شۆڕشی بەرچەپی لە سۆڤێتە ڕۆمان نەماوە سۆڤسکی و ئەمانە چی خۆ بوو ئەمانە نەما گۆڵ نەما با ئەمە پێشان بدەین چونکی ئەو دۆنە هادیە
باسی جەنەڕاڵێکی سوپای سپیەکە بەرامبەر سوپای سوودی سۆڤێت کە ئەمانویان دیفاع لە قەیسەرکەن قەیسەر نەبوو سوپای سووری شوحەکان بوو نەبەر شەبێکان بوون ئەو ڕۆمانە دوای لە ئاخرا دەرکەوت ئەم کابرایە من کابرایانەی نووسیوە بە سویسیان وا پێشانی بدەن کەوا سۆڤێت بە دوای لە ئاخر قبوڵەکە نەقد قبوڵەکە بەڵام نەقدی قبوڵ ناکرێت بۆیە هەموو ڕۆمانی ئایدۆلۆژی بێت جا ئەم کابرایە ڕۆمانی ئایدۆلۆژی زۆرە ئەمە ئەم کابرایە باسی سیاسەتەکە وەکو خۆدودەری ئاەتەیەکە بە باری کۆمەڵایەتی کورد و ڕەخنە ئەگرێت و لە هەندێک با بڵێن نەریت و شتی کوردەوانە باسی شتە جوانەکان شێکە زۆر لە سەرەتا باس بوتم زۆر لێلایەنە باسی لە شتە خراپەکان کەسی پێبردووە شتە جوانەکان ناشرینەکانی جوان نەکردووە مەسەڵای قەت نەهاتووە شتە ناشرینەکانی ناو کۆمەڵی کوردەواری لە شوێنەکە باس دەستڕەنجینی گەریلایەکەکە کە چۆن لە چڵەدارێک لە قەدارێک پەیکەرێک دروستەکە پەیکەر ڕوویە پەیکەرێکی داری دروستەکە سەرکردەکەی دێت ئەڵێ دەست خۆش بێشتێکی جوانم دروست کردووە ئەڵێ و دیارە بۆ جەنابتە کاتی خۆی مەلا مستەفاش ئەلەوەیە باسێکە مەلا مستەفاش دانی لە کاتی شودان و ئیسلاحات دانیشتگەرەی دروست کردووە بە یەک چاو تەماشای هەمووی کردووە من بەبەستمەوە نییە کاکە بە من بەستمە ئەو پرسیارەیە نازانم تێگەیشتیان مەبەستم ئەوەیە ئەم ڕۆمانەی پێش یاخیبوونەکەی رووسیا ئەوە هەست دەکەم نەک هەست دەکەم هەر خۆی یادەوەریەکانێتی یادەوەری خۆیەتی خۆی یەکێکە لە کەسایەتەکان کەسایەتی خۆی ناسیتەوە بیخوێنیتەوە کەسایەتی یەحیی سەلۆ ئەزانی چێ بووە لە ناو ڕۆمان مصر وقتی خود جیشی نار 63 سوریا و مصر جیشی نار کوبیان چوسانه و اوی خوندویتی اوی جیاو او کاتا او دیاره او دست خوش به یا ربی شتەکە زۆر جوان بوو یعنی ڕاستی من فرمێس کە ماتە خوارەوەکە باست کرد گەلێ دەست خۆش بێ گەلێ دەست خۆشی بێ بەڵگە بۆ قسەکانی جەنابەت کە ئەفسەرێکی تورک یەکێ لە بینیشتینەکانە بینیە ئەڵێ ئێوە چین ئەمانە جێنەوانەی شار ئەمووی لە سووریا تربێت دراون و چەک کراون و هاوکاری کراون بەس بۆ ئەوەی بێن تورکیای عوزما لە ناو بچێ بەڵام بەو شتانە لە ناو ناچێت ئێمە کیمیاییشمان هەیە ئاگادار بن لەوەیە لە ڕۆمانەکە ئێمەش کیمیاییمان هەیە وەکو سەدام حوسێن چۆن هەڵەبجەی کیمیا باران کرد ئێمە دەتوانین کیمیا بارانتانی بکەین ئەلەوەیە باس ئەوە شەکا یانی وەکو بڵێ کورد هەمیشە بەکارهێنراوە ئەمە زندیەوە بەکارهێنەوە ئەمەیان زندی بە ئەوە بەکارهێنەوە وەکو ئیتر لەو بەینە دەست خۆش بێ سەرکەوتو بێ ئینشاءالله مامۆستانە بەس وێنەیەکی دەستەجەمعی دەبین مامۆستان ڕۆمانی تری هەیە کابرایە بە بەڵێ سێ ڕۆمانی هەیە پێش ئەمەیە لە 98 ڕێپێوانێک لە چیاکانی کوردستان بەس ئەوە نووسێتی یادەوەری جەنگاوەری ئەمە نووسێتی یادەوەری جەنگاوەری گوتاری چیا لە سیاسەت و دیپلۆماسیەتدا لە 12 یان نووسێتی 2012 هەرە خۆش سێنی